ئەم کاتتان باش من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە هاتووینەتە دەڤەری سۆران و بەدواداچوون دەکەین لەسەر یەکەم هەنگاوی حکوومەتی هەرێمی کوردستان بەکردنەوەی نووسینگەی پاسەپۆرتی سۆران. بەپێی زانیاریەکانی ئێمە لە دەڤەری سۆران زیاتر لە 350,000 هاوڵاتی لەم دەڤەرە ژیان بەسەر دەبن. ئێستا نووسینگەیەکی تایبەتی پاسەپۆرت لەو دەڤەرە کراوەتەوە. ئامان شتەیدا خزمەتگوزاری و پێشکەشکردنی یارمەتیە بە دانیشتوانی ئەو ناوچەیە بۆ ئەوەی ئیتر لە مەودووە نەچنە هەولێر و سەنتەری شارەکە تاوەکو پاسەپۆرت بەدەست بێنین. بابزانین ئەم نووسینگەیە بە چ شێوەیەکە و ناوەڕۆکی چیە و هاوڵاتیان سەبارەت بە کێشە و گرفتەکانیان چی دەڵێ؟ نووسینگەی پاسەپۆرتی سۆران کرایەوە. ئەمە بۆ ئێوە چمانەیە؟ بەڕاستی ینی ئەمە ضرورەتێکی زۆر پێویست بوو بۆ شاری سۆران و دەوروبەری لەبەرەوەی پێشتر ئەم چوار قەزا هەمیشە قەزای محەڕەمە بوونە، ینی بێبەش بوون لە پاسپۆرت، بێبەش بوونە لە نفۆس، بێبەش بوونە لە جنسیە. ئەم نەوع نووسینگانە هەمووان پێویستن بۆ ئەم شارە لەبەرەوەی زۆر باش بوو، لەبەرەوەی زەخامەتێکیش لەسەر هەولێر کەم دەبیتەوە لەسەر پارکتەی. تەنها ئەوە نییە کە پاسپۆرت دەدەنی، زەخامەتی ڕێهات و چوش کەمتر دەبیتەوە لەسەر ڕێگاکان. بەڕاستی ینی تاسیراتێکی زۆر دەبیتن. پێشتر ینی زەختێکی زۆر لەسەر بەڕێوەبەراتی پاسپۆرتی هەولێر بوو. ئەو کاتەی کە جەواژێکت وەردەگرت چەند کاتت پێدەچوو؟ هەبووە 2 مانگ چاوەڕێ کردیە، 3 مانگ چاوەڕێ کردیە، 15 ڕۆژ چاوەڕێ کردیە، 20 ڕۆژ چاوەڕێ بەپێی قەڵەباڵغی دەرینانی پاسپۆرت بووە. بەڵام ینی خەڵک دایمەن بێزار بووە. 5-6 جار دەچوو، ینی ئەمەش مەسروفاتێکی زۆر بوو بۆ هاوڵاتی کە لێرە دەچوو هەولێر بۆی پاسپۆرت دەنوێت. احتمالە 5-4 جار 6 جار بچووە بوو دەرینانی یەک پاسپۆرت. بەڵام ئێستا ئاسانکاریەکە باشترە و ینی ئەم هاتوچێش کە پێم وایە ڕێگای مەرگە ئەمە بوو بۆ هەولێرش. ئەمەش تاسیراتێکی زۆر دەبی بۆ هاوڵاتیان. بەڕاستی بەڵام تەنها پاسپۆرت نییە، ئیشی تریش ماوە لە سووران. ئیشی تریش ماوە. باشە دەڵێ ئیشی تریش ماوە، ینی قەزای سۆران دەڤەری سۆران باشتر بڵێ پێویستی بە چییە پاشەوەی کە ئەم نووسینگەیە کرایەوە؟ وڵی پێویستی بە زۆر بەڕاستی زۆر داوایریت کرد بەڕێوەبەراتی بکرێنەوە، بەتایبەتی بەڕێوەبەراتی گشتەکان، بەتایبەتی بەڕێوەبەراتی گشتی پەروەردە. مەسەلەن ئێستا 4 پەروەردەی لەسەرە، پەروەردەی سۆران بەڕێوەبەراتی گشتی پەروەردە گرینگە زۆر گرینگە، ینی هاوشانی نووسینگەی پاسەپۆرت. بڕوام کە ئەگەر زیاتر نەبی کەمتر نییە، چکو ئێستا کە بتەوێت لە چۆمانەوە بۆ هەولێر ئەگەر یەک معاملەی هەبیتن دەبی بچی بۆ هەولێر بچی. بەڵام ئەگەر بە سۆران بیتن زووتر دەگات و معاملەکەش باشتر دەکرێتن. یان لە سیدەکە ئێستا مەسەلەن ئێمە سیدەکە بەڕاستی تقریبان 6-7 قوتابخانەمان هەیە. یعنی لێرە زۆر جاروا مەسەلەن کارمان لە هەولێر دەبیتن. یعنی باشە ئەگەر ئێستا ڕاستەوخۆ بەڕێوەبەراتی گشتی لە سۆران بکرێتەوە 4 پەروەردەی زۆر گەورەی لەسەرە بەڕاستی لە ڕووی نەحیەکانەوەی ئەو بەڕێوەبەراتی گشتەی پەروەردە چه ئاسانکاریێک بۆ ئێوە دەکات؟ بۆ زۆر ئاسانکاری دەگاتن. یعنی ئێستا کە بۆ یەک شت بێمە بەڕاستی بچین بۆ هەولێر، ینی کۆبوونەوەتە کارە ئیشی ڕۆتینیاتی دایرەیە هەمووی بەڕاستی دەبیت بۆ بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی هەولێر. بەڵام ئەگەر لە سۆران بیتن هەم مێرگە سۆر، هەم چۆمان و هەم ڕواندز و هەم سۆرانش سوودێکی زۆر گەورەی لێ هەبینن. باشە پێت وایە ئەمە بەدەرد لەوەی کە نووسینگەی پاسەپۆرتی سۆران کراوەتەوە ئەزیەتی خەڵک کەمتر دەبێتەوە لە ڕووی مادیەوەش داهاتێک داهاتشی زۆریش دەگەڕێتەوە، چونکە تو هاتوچەی هەردوو سەفەر نزیکەی 40,000 ینی سەرف دەکرد. ئەگەر سیارەی خصوصی گرت بە بۆ یەک نەفەر 40,000 ینی زۆر گوناح بوو. ئێستا سەرڕای ئەوەی قوربانی ڕێگای هاتوچۆش ینی ئەم جادەیە بۆ ڕاستی ینی ڕێگای مەرگ بوو. بەڵام ئەوە بۆ ڕاستی ئەوەی کەم کردەوە کە مادیەکەی کەم کردەوە و قوربانیەکەی ئەو جادە و بانشی کەم کردەوە. سەرڕای ئەوەش کە ئەوەش کرایەوە دەستخۆشی لە حکوومەتی هەرێم دەکەین بۆ ئەم بەرەو پێشچوونە. بەڵام شتێکی تکەش کە لە بەڕێوەبەراتی شارەوانی حەقوایە بڕیاریشی بۆ دەرچووە، ینی چکە سیدەکانە، چۆمانە، ڕواندزە،
سۆرانە کەوایە دەڤەری سۆران تەنیا بەکردنەوەی بەڕێوەبراتێکی نووسنگی پاسەپۆرت کێشەکان کافی نییە ینی دەبێ هەموو بەشەکانی خزمەت گوزاریەکان سێکتەرەکان هەیبێ بە تایبەتی شارەوانی زۆر زۆر زەروری ینی بۆ یەک ئیشی کەم ینی بۆ تاپۆکردنێکی زۆر ئەوە دەبیت سەردانی هەولێر بکە یان وەکو پاسەپۆرت زەرورە. لە بەڕێوەبەراتی پاسەپۆرتی سۆران ئێمە لە بەشی پەنجەمۆرین کە تاوەکو ئێستا هیچ پاسەپۆرتێک بۆ یەکەم جار لێرە لەدایک نەبووە دەرنەچووە. یەکەم هەنگاو بۆ ئەوەی پاسەپۆرت دەربچێت چەند بنەماڵەیەکی شەهیدیان لە دەڤەری سۆران دەستنیشان کردووە لەوەی کە یەکەم کەس بن پاسەپۆرتی عراقییان پێ بدرێت لە بەڕێوەبەراتی پاسەپۆرتی سۆران. تۆ هاتوویت پەنجەمۆر بکەیت مامەلاتەکان تاو پەنجەمۆری باشە تۆش هەر بە هەمان شێوە یەکەم جارتە ئێستا پەنجەمۆر دەکەیت دڵت خۆشە لەوەی کە لە دەڤەرەکەی شێرێتکان دڵخۆشی هەڤێرەوە دیر بوو زۆر باشە. ئێوە چی دەڵێن سەبارەت بەوەی کە یەکەم کەسن ئەو تقریبان دەبێتە مێژوش بۆ ئێوە کە یەکەم کەسن پاسەپۆرت لە نووسنگەی پاسەپۆرتی سۆران وەردەگرن؟ بەڵێ زۆر دڵخۆشم کە ئەمڕۆ کراتەوە یەکەم ڕۆژی پاسەپۆرتە جاران نەمەتوانی ئەو ڕێگا دوورە بۆ بڕین بەڵام ئەمڕۆ بۆ یەکەم ڕۆژ دەتوانی پاسپۆرت ئەوەی تۆ نێکردنەوەیان دەرهێنان دەری دەینم یەکەم جار پێشتر نەچوویت نەخێر نەچوو نەخێرەوە یەکەم جارە باشە تۆش هەر یەکەم جار باشە بۆچی پاسەپۆرتت دەرنەیناوە یان ڕەخساوە دەربینم ئەمڕۆ بم ڕەخسا گرفتە لە ڕێگاکە پێشتر ئەرێوەڵا زۆر گرفت بوو ڕێگاکەمان دوور بوو ئەمڕۆ کە بۆ یەکەم جار کراوەتەوە ئێمەش توانیمان دەربین. باشە بیناکە چۆن دەبینن؟ بیناکە چۆن زۆر باشە پرۆستی جێ دڵخۆشیە بۆ منە حکوومەت ئاوەڕیە خەڵکی خودەتەوە خزمەتگوزاریە بۆ ئەندابین کەتن بۆ منە ڕێڤەبەراتی پاسپۆرتێ لێبە لە هێشتا ژی خزمەتگوزاریان پێویستە بهێنەکردن تایبەتی بۆ قەزا سووران و چەندین قەزان دیکەنێ سەر بێ قەزاینە بۆ نمونە لەانی ڕێگاوبان و کەم کوڕیان زیاتر ڕێگاوبان گرینگە بەێ نمونە ڕێکا زانکۆیە و هەروەها لای نەخۆشخانە بۆ منەنوکە بەشە فریاگوزاری داخلی نەخۆشخانە ئاشتی کردە پێکوە ئەگەر نەخۆشخانە کۆتگەنە بهێتە چێگرن دا بشێن زیاتر خزمەتە خەڵکی سووران بهێتەکردن چکو ژمارە دانیشتوتێکی گەلەکە. باشە ئێستا حکوومەت دەڵێ ڕێژەی دانیشتوانی هەرێمی کوردستان ڕۆژ لە دوای ڕۆژ زیاتر دەبێت سەبارەت بە دەڤەری سۆران زیاتر لە 350,000 کەس تێیدا دەژی پێت دوایە ینی لەمە دووە حکوومەت بایەخ بەوە بدا بەڕێوەبەراتی گشتی پەروەردە بەڕێوەبەراتی گشتی شارەوانی بکاتەوە ئیتر باشتر دەبێت دەوەی خاڵک ڕێ هەولێر بکوتێ؟ بەڵێ باشترە ینی هەموو شتەکان لە ناوەندی قەزای سۆراندا بن ناکۆی بچنە وارێزگای هەولێر. باشە خەڵکی ئێرە چی پێویستە بە زۆری ینی ئێوە زیێدەتر گرفتی توشتان دەبێت لە ڕابردوو توشتان بوو گرفتە هەرە مازنا قەزای سۆران ڕێگاوبانەوەکی پێشتر بەێ وەکیم پێشترجی ئاماژە پێکرد کەم و کوڕین گەلێک ڕێگاوبانێ شاری سۆران هەرچەندە هەندێک دەستە نوژانکردنێکردە بەلێ ئەسوکی پێویست نابینم نەخۆشخانە چی نەخۆشخانە پێویستمان بە نەخۆشخانە پێویستمان بە نەخۆشخانەیەکی ترە بۆ ئەوەی کە نەخۆشەکانمان ننێرینە پارێزگای هەولێر. دەڤەرەکەی ئێوە پێویستی بە چێبا لە تۆ دەسوێت. بسم الله الرحمن پێشەکی دەستخۆشی لە سەرۆکی حکوومەتەکەین کابینەی نوێ لە سەرۆک بارزانانی لە سەرۆکی هەرێم لە دام و دەستگای حەوزی سۆران بەڕاستی ئیشی باشن لۆکرا هەنگاوی باش نادرا ئەو هەنگاوی هەوڕ و افتتاحی پێکرا ئەلێرە جەنابی وەزیری ناوەخۆ و جەنابی محافیز کاکبەرتت ئامادەبووینە بە هەموو بەرپرسەکانی حەوزی سۆران دەستخۆشیان لێ ئەکەن ینی هەنگاوێکی باش بوو هەنگاوێکی دەرەجە یەک باش بوو دەرەجەیەک پێویستی بە چییە؟ ئەو ناوچەیە پێویستی بە چییە بێجگە لە پاسەپۆرت هەر کێشەی پاسەپۆرتان نەبوویەوە؟ زۆر باش بوو خەرکەش فەقیر هەبوو دوو جا سێ سەفەری هەولێرە دەکرد معاشی هەندە نەبوو ئەوە زۆر باش بوو لە بۆ چینی فەقیر وەکو دیش بە قورعان هەندێک ڕێگاوبان مەسەڵەن ئێستا دوو سای دەکەیە دوو ساڵە لە شەهیدان لێرە لەو ئەوبەری ئەوە تەواو ڕێگاوبانتان کێشەیە باشە ئەی سەبارەت بە ئاو وەساتان چۆنە لەو دەڤەرێ گەڕەکەکان بێ ئاو نینە تەڕەدەشی دو ئاو باشن
تەرادەشی بڕێ هەندێک کەم ئاون بەڵام زۆر زۆر گەرەکان ئاویان باشە لەو دەڤەرە پێویستی بە چییە؟ 350,000 کەس تێیدا دەژی پێویستیتان بە چییە؟ پێویستیمان بەوەیە زۆر پارتە زەوی هەیە دابشکرایە بەسەر پێشمەرگەی بەسەر هاوڵاتی بەسەر پۆلیس حتا ئێستا خدەماتەی نەچیتە ناو کابرات چاوەڕێی ئەوەیە کە خداماتەی لۆ بچیتن لۆ خۆ بستە سە پارچە زەویە خۆ تشتێکی لۆ خۆ دروست بکە ئەمە داواکارینەوەیە کارەبای لۆ بچی ئاوی لۆ بچی ڕێگاوبانی لۆ بچی فەرشی لۆ بچی هەنگاوەکی زۆر لەو دەڤەری سۆران کرا بە تایبەتی لە حەوزی سۆران لە 50 مارێ ڕوویتە 20,000 مار بەڕاستی تشتی جوانی لۆکرا تشتی زۆری لۆکرا خەرکەک هەبوو دری لە سەفەرێ نەخۆشە نەیتوانی بستە هەولێرێ باشە مەسەلەی ئاوێ مەسەلەی سەرستانە پعانە پێویست پێنێ بەس هاوینان زۆر زەعیفین لە ئاوێ ینی کێشەی ئەوتان هەیە پێویستە دەڤەری سۆران گرنگی بایەخ تۆ گوتت کێشەمان نییە بەو شێوە کۆنتەرادەشی لە ئاوی ئەگەر بە خۆمان زۆر جار بەتان چی دەکرێت بەتان چی دەکرێت ئارێوەڵە نووسنگەی پەسەپۆرت لە سۆران دەکرێتەوە هەنگاوێکی باش باش زۆر مهم بوو استقبالی ئەو خەلکە لێرە ئەوە ئاگەینێکی ئەو خەلکە زۆر دڵخۆشە بەکردنەوەی ئەو نووسنگەیە زۆر لەو سۆرانی پێویستەکە بکرێت نەک سۆران دەڤەری سۆران لە چار قەزای هەرە مهم ڕێژێ هەرە زۆری دانیشتوانی ئێرانە ئەوانە بوونێکی لە دەرەوەی دوستامونە لە ئێران بوونێکی ڕاینەوە نوعگمەک مشکیلەی کارتی نیشتیمانی و تعداد فەرعی ئەوانەیانێک کە پێویستەوە زوو بە زووترینکە چارەسەر بکرێت مشکیلمان هەیە لە ڕووی سەنەوی سیارە 350,000 ژێم لێ قسە دەکرد من بەخۆم مدیری خۆراکی سۆرانم 350,000 کەس لەو سنوورێ دانیشی هەر سار قەزای زۆر گەورە قەزای سۆران گەورەترین قەزای لە سنووری پارێزگای هەولێر سیدەکان گەورەترین ناحیەی لە هەموو عراق بەس بەڕاستی لە ڕووی پرۆژە و پشکردن زۆر مەقدورن هەقوای ئاورەی زیاتر مەقدورە ئوستاس چی بکرێت پرۆژە چی بکرێت بۆ ئەو دەڤەرە ئەو دەڤەرە پێویستی بە چیە بۆ ئەوەی ئاوەدانی تێدا زیاتر بێت بەتاکیت ڕێگابان دەوری ئەساسی دەبینێت کە ڕێگەبارەکان چاک بکرێنەوە پرۆژەکان و خەرش دەتوانێت منتیقێکی زراعیە منتیقەیەکە کشتتوکاڵی لێ دەکرێت پێویستە لەو بوارەدا ئەتیمای پێ بدرێت لە هەمان کادا من ناوچەیەکی ئاژەڵداریشە دەتوانین بایەق بەو لایەنەی بەلایەنی ئاژەڵداری و لایەنی کشتتوکاڵ بدرێت شتی باشە ناوچەیمە 175 گەشتیاری هەولێر پێک دێنێت هێستا ڕێگاوبانەکانمان یەوەنیە خەڵک بتوانیت ڕێگاوبان بە دەرەجەیەک ئەساسە باشە زۆر جار ئەوانە باس لە ڕێگاوبان دەکەن شارەوانی دەکەن گەشت و گوزار دەکەن ئەی سەبارەت بە کەرتی تەندروستی بەڕاز لێرە نەخۆشخانەی باش هەیە لەوەی کە خەڵکی ڕاستی نەخۆشخانە هەنا بەڵام دەبی لەلایەنی دکتۆر و پسپۆر و شارەزە گرنگێک زیاتر پێ بدرێتن تاکیدش لەسەر قسەکانی کاکسیامەن دەکەم ئەم ڕێگاوبان یعنی ئەساسە کارەبا ئەساسە پرۆژێت تایبەت ئەساسن دەبی زۆر بەها بە پرۆژێ گەشت و گوزاری بدەیت پیشەسازی بدێتن بۆ ئەوەی ئەو خەڵکانی کە بئیشن دا بمسرين باشا تو ضليتي سبارت والله قسم شهر قس مديريه الحمد لله بيجا كان تدرسي زور باشا بس يعني يتمنى أودي بدنا دكتورة وبرسارة وعالمي ريكو بيك بله زور جرينجش لە نووسنگەی پاسەپۆرتی سۆران کە سەر بە پارێزگای هەولێرە تاوکو ئێستا دوو پاسەپۆرت لەم نووسنگەیە دەرچووە یەکێکیان پاسەپۆرتەکە لە نوێ دەرچووە یەکێکیان تازە نوێ کراوەتەوە ئەمە ئەفسەرانی تایبەت بە پەنجەمۆر کە لە نووسنگەی پاسەپۆرتی سۆران کار دەکەن بەشێکیشیان لە هەولێرەوە هاتوون هەرچەندە ئەمڕۆ هاتوون خزمەتی هاوڵاتیان بکەن بەپێی زانیاریەکانی ئێمە لە ئێستاوە هەر هاوڵاتیەک لە دەڤەری سۆران کە 4 قەزا 14 ناحیە چەندین گوند لە خۆ دەگرێت زیاتر لە 350,000 هاوڵاتی لەو دەڤەرەدان دەتوانن سەردانی نووسنگەی پاسپۆرتی سۆران بکەن بۆ ئەوی مامەڵەکانی خۆیان ڕایی بکەن ئەفسەرەکانی پارێزگای هەولێر پاسەپۆرتی هەولێر لێرە بە شێوەیەکی پراکتیکی مەشق بە ئەفسەرەکانی نووسنگەی پاسپۆرت و سۆران دەکەن بۆ ئەوەی یەکەم ڕۆژی دەست بەکاربوونیانە لە هەر گرفتێکدا ئەو ئەزمونەی ئەوان هەیەە دەیگوازنەوە بۆ ئەم نووسنگ.
تۆ وەکو دانیشتوێکی دەڤەری سۆران دەڤەری باڵەکایەتی پێت وایە دەڤەرەکەتان پێویستی بە چییە زیاتر حکوومەت خزمەتی بکات؟ سەرەتا دەستخۆشی لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەم کە نووسینگەی پاسپۆرتی لە سۆران کردەوە ئەمەش بۆ هۆی ئاسانکاری بۆ هەر سوار سنووری قەزای چۆمان سۆران مێردە سۆر واندز و هەروە نەعیەکانی دەوروبەری ئەمەش خۆشحاڵێکی زۆری هاوڵاتیانی بەدواوەیە کە ئاسانکارێکی زۆر کرا و کە ڕێگای دووری هەولێریان بۆ کەم کردنەوە و هیوادارین داوا لە حکوومەت شێرین شەخصن زیاتر پەرە بە خزمەتگوزاریەکانی سۆران و قەزای نەعیەکانی وەکو ڕێگاوبان زیاتر پەرە پێ بدرێ بە تایبەت ڕێگاوبان هەروەها کێشەی ڕۆتینات لە داوام دەستگاکانی حکومی نەمێنێت ئاسانکاری بۆ هاوڵاتیان بکرێت و بە تایبەتی بۆ دابینکردنی خزمەتگوزاری لە داوام دەستگاکانی حکوومەت لە بۆ کەمەندامان بکرێ ئاسانکاری بکرێ شوێنی تایبەتیان ڕێگای جوانیان بۆ بکرێ بۆ کەمەندامان داوام و دەستگای حکومی هەیە ڕێگایەکی تایبەتی نییە بۆی کەمەندان بە عارەبانەکەی بڕوە دەبێت بە 4-5 نەفەر بۆ یعنی داوا لە شارەوانی دەکەی تر دەبێت ڕەچاوی پێداویست تایبەتەکانی ئێمە بکات زۆر زار دیتم خۆم شوێن کە عارەباناتی یان ژوورێک بیناکەی دوو قات بووە پێویست بۆ ئەو هاوڵاتیانە و کەمەندامە دەبێت بچێت بۆ ژووری سەرەوە بۆ قاتی سەرەوە ئەم دەبەرە چی پێویستە؟ ئەو دەڤەرە زۆر شتی پێویستەکردنەوەی بەشی پاسپۆرت کۆتا خەمی کۆتایی هاتنی کۆتا خەمی و شارە نییە و هەنگاوێکی گرینگە هەڵبەتە ڕێگایەکی دووری بۆ نزیک کردوونەتەوە پێشتر بۆ هەر مامەڵێکی پێویست بە پاسپۆرتە بۆ خەڵکی ئێرە بچێتە هەولێر ئەمە لە ڕووی یابووریەوە زەحمەتێکی زیاتر لەسەر دروست دەکەن بەڵام زۆر شتی تر ماون بکەن بۆ ئێرانە بۆ نمونە نوێکردنەوەی ساڵیانەی ئۆتۆمبیل بۆ نمونە لێرە بینای جوان هەیە بەڵام وەک پێویست خزمەتگوزاری تێدا نیە تاوەکو ئێستا لێرە هاوڵاتی سەری بشکێ بێ بچێتە هەولێر لێرە نەخۆشخانەی تایبەت نییە لێرە سیستەمێکی تەندروستی باش نییە کردنەوەی نووسینگەی پاسپۆرت ئینشاڵڵا دەرگایەکی خێر بێ بۆ بوونەوەی هەموو ئەو شوێنانی دیکە هەموو ئەو فەرمانگە و دایرانی دیکە کە پەیوەستن بە ژانی هاوڵاتیانەوە. جەنابی عەمید با بزانین پێداویستیەکانی ئەو نووسینگەیە چۆن دابین کراوە لە کەیەکەوە هاوڵاتیان دەتوانن ینی بێن جەواز وەرگرن؟ بەڵێ لەسەر فرمانی بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ڕێز کاک جەنابی مەسعود بارزانی کە فرمانیدا چەند نووسینگەیەک بکرێتەوە یەک لەوانە نووسینگەی سۆران کە سەر بە پارێزگای هەولێرە ئەو بوو لە بەغدا موافقەیان کرد ئێمەش وردەکاریەکان و ئەوانە هەڵسان ئیشکارەکانمان کرد بە خۆشحاڵیەوە جەنابی وەزیر ناوەخۆ کە پژیرێکی باشی کردین هەموو کەل و پەلەکانی بۆ دابین کردین چەند لێژنەیەک دانرا بۆ ئەم ئیشکارانە هەمووی نوێ دەبینم ئامێرەکان هەمووی نوێیە هەمووی کراوە بینایەکەش تعمیر کرایتەوە و لەسەر سیستەمەکی نوێ هەز دەکەم تەنانەت سیستەمەکە جیاواز بێ لەگەڵ هەولێرش بەڵێ ئەو سیستەما لێرە ئێمە کردومانەکەەوە هاوڵاتی یەکەم جادێتەم هۆڵە هۆڵی وردبینیە پاژەوەی کەوا چەند ئیجراعاتەکەیە چەک لە بانک وەردەگری فۆرمەکە پڕ دەکاتەوە لە پاشان دێتێر لێرە وردبینی بۆ دەکرێت ئەمە تەوەقع دەکەین کەوا ڕۆژانە 500 تا 1000 هاوڵاتی سەردانی لێرە بکات سیستەمی سڕەمان داناوە ئەوە کە ئێستاگەر پیشانی بدەن هاوڵاتی دێ سڕی خۆی وەردەگری و دادەنیشی انتزار دەکا لە پاشان یەک وردبینی بۆ ئەوەکانیان دەکرێت باش پێشتر فشارێکی زۆر لەسەر بەڕێوەبەرەتی پاسپۆرتی هەولێر بوو ئێستا بەکردنەوەی ئەو نووسینگەیە فشارەکە کەمتر 100 تا 50 فشار لەسەر هەولێر نامینێ خۆشبەختانە لە 2 هەفتەی ڕابردوو لە هەولێر توانیمانەکەوە لە ماوەی 3 ڕۆژ هاوڵاتی ببێتە خاوەن پاسپۆرت باشە ئێوە کە بەرپرسن لە سنووری پارێزگای هەولێر سەبارەت بە قەزاکانی دیکە بۆ نمونە کۆیە ئەو ناوچانەی کە سەر بە سنووری هەولێرن چی دەکەن ئێمە یەکەم جار ئەمڕۆ نووسینگەی سۆرانمان کردەوە لە بەرنامەمانە کەوا لە مانجی داهاتووشدا نووسینگەی کۆیە بکرێتەوە ئەوژی شکاری کۆی و دەوروبەری دەکات ئێستا لە سۆران لە قەزای حەریر و خەلیفان و حاجی ومەران و مێرگەسۆر و ڕەواندز و ئەو ناحیە و قەزانێکەوە لە دەوروبەری دەبەری سۆرانن
هەموو هاوڵاتیەکان سەردانی ئێرە دەکات پێویست ناکە سەردانی شاری هەولێر بکات پێویست ناکات پێویست ناکات باشە سەبارەت بە مەشق و ڕاهێنان بێگومان ئەمە تۆڕی کۆمپیوتەرە و تا ڕادەیەک لەگەڵ هەولێر تەنانەت لەگەڵ بەغداش بەستراوەتەوە مەشق و ڕاهێنانی تەواو بە کادیر و کارمەندەکان کراوە ئێمە لەمڕۆوە دا ئەفسەر و فرمانبەرمان هێناوە لە ماوەی هەفتەیەک تا 2 هەفتە مەشق و ڕاهێنان بە ئەفسەر و فرمانبەرەکانی ئێرە دەکەن و لە پاشان ئەوان خۆیان ئیشوکارەکان ڕادەپەڕێن هاوڵاتیان لە کەیەکەوە دەتوانم کارە هاوڵاتیان لە بەیانەوە دەتوانن سەردانی ئێرە بکەن بەڵام داواکارین کەەوە قەڵەباڵغی نەکەن هەموو بە یەکجاری لەبەرەوە سیستەمەکە نوێیە و ڕۆژانە ئێمە دەتوانین 500 تا 1000 هاوڵاتی بەڕێ بکەین. سەبارەت بەکردنەوەی نووسنگەکەتان ئێوە وەکو بەرپرسی نووسنگەی پاسپۆرتی سۆران کاریگەریکردنەوەی ئەو نووسنگەیە چی دەبێت بۆ ئەو دەبەرە؟ تەبیعی ئەوەی دڵخۆشکەرە بۆ هەر چوار قەزاکانی سۆران مەرگە سۆر و ڕواندز و چۆمان بە گشت ناحیە و گوندەکانیشەوە دی پێویست ناکات لەمە دووە هاوڵاتی سەردانی هەولێر بکات بۆ دەرهێنانی پاسپۆرت هەر لێرانە معاملەکانی دەکاو چەکی بانک و فۆرمی پاسپۆرت پڕ دەکاتەوە لەگەڵ کارتی نیشتیمانی ئەگەر هەیبێت لەگەڵ کارتی زانیاری ئەگەر نا جنسی و نفوس و کارتی زانیاری لێرە معاملەکانی ڕایی دەکەن هەر لێرەش چاپ دەکرێت هەر لێرەش نوێ دەکرێتەوە پێویست بە هەولێر ناکات هەر کێشەیەک بێ لێرە چارەسەر لە دوو حالەت پێویست دەکاتن ئەگەر پاسپۆرتەکەی تێک بچی تەلەف ببی لەگەڵ بزر بکە ئەوە پەیوەندی بە نووری قانونیە یاسایی هەیە سەبار ئەوە پێویستە بە بەربەرایی کارمەندتان زۆرە وەکو پێویستە کارمەندمان وەکو پێویست باشە تا ڕادەیەک هەتا لە ڕۆژانەش نەکەینە سەرکار و وەرگرتنی مامەڵەکان نازانین چۆن باشە ئەوەی کە من دەبینم پێداویستەکان هەمووی نوێنە بینایەکەشتان هەر نوێیە بینایەکەشمان نوێ بەڵێ پێداویستەکان هەمووی لە ڕێی وەزارەتی ناوخۆ بڕیاری بەڕێز وەزیری ناوخۆ بمانابی باشە جیاوازەکە کە لێرە دەردەچێت ئێوە ڕاستەوخۆ سەر بە بەغدا دەبن یەکسەر ئەمە ئەو معاملەکەی وەردەجی لێرەنا کە تەتقیقمان کرد لە ژووری ئەو دی دەکرێمانە سەفەروان لێ دەدرێت دێتەوە پەنجەمۆر لێرە پەنجەمۆری وەردەگری دەدرێتە حسابات وەرەقێکی پسولێکی پێدەدا دەرێ فلان ڕۆژ وەرە وەرگرەوە وایەمە لێر ئەرشیفی دەکەن کە ئەرشیف کرا دەنێرنە بەغدا لە بەغدا موافقە دێتەوە لە ژووری چاپ هەلێرانە چاپی دەکەین و دەدەینەوە هاوڵاتێکی چی بکرێت باشە بۆ دەڤەری سۆرە؟ کەم و کڕی بەرێک لە جادەوبان هەیە ڕێگاوبانەکانی کەم و کوڕی هەیە تەبان کەمی ئەمن زۆر ئەوم هەیە لەبەر من منداڵەکانی خۆمە ناسم ئەزانم کەمی قوتابخانە یعنی قوتابخانە گرفتە چی گەورەیە گرفتەی گەورەیە زۆری قوتابی لە یەک پۆلدا ئەوە گرفتە ئەوە زۆر گرفت هەتا ئێستا ینی لێرە لەم دەڤەرە کەمی قوتابخانە بە گەورەترین گرفتدا دەدرێت تۆ داوا دەکەی لە وەزارەتی پەروەردە بیر لەوە بکاتەوە کێشەیە چارەسەر بکات نەخۆشخانە زۆری دەشتە ضرورە نەخۆشخانە ئێرە هەند احتیمام بە نەخۆش نادەن ڕاستی مەدەڵەن دەچە توی نەخۆشی دەچێ خەستەخانێ حەبەکی بدەنووسێت دەیە سەیدەلە ئەو حەبە نییە لێرە دەبچە بازارێ بکرێت چی لێ کردیە سەیدەلەیە گەندانە مقابلی خەستەخانێ هەرچی کەسێ بشتە خەستەخانێ دەرکەویت دەبێت بشتە ئەو سەیدەلە دەرمان بکرێت ئەو سەیدەلەژی دوقاتی هەموو بازارێ کەواتە دەبێت لە دا و دەرمان دەست پێ بکەین لەم شارە بەێ باشە ئێستا پێویستیتان بە هەولێر هەیە ئەمڕۆ جواز بەڕێوەبەراتی پاسەپۆرت کرایەوە مانگاوێکی باش بووەوە ئەوە زۆر باش زۆر باشە چیتر بکرێتەوە باشە بۆ نمونە وڵی داهرە مرۆژ بێت ئێرە دائیرەی مرور گرفتەی گەورەیە بەێ ئیجازات و مەثلەن سەنەویە و گۆڕین و سەنە کەویتە سووران باشە تۆ ئاگاداری ئێستا لە دەڤەری سۆران نووسنگەی پاسەپۆرتی سۆران کرایەوە ئەو تشتێکی زورێ باشە ئاگادارم بە یەکەم کەژی بوو خانەوادەی شەیدان دەبیت ینی دڵت پێی خۆش زۆر باشە چی هەنگاوی تر چی بکرێت باش وەڵە هەنگاوێک دیت وڵە هەموو تشت لوسولان کراوە باشە ئەو برادەرە دەڵێ هەموو شت باشە لە سۆران تۆ دەڵێ من خەڵکی سۆرانی خۆش ڕوانزم باوەڕێ بڕنەکەم باشە بەڵام ینی دەڤەری سۆران دەڤەری سۆران لێرە کارەکەم تقریبان باشە بەڵام ڕواندز لە ڕووی تەندروستی سفرە ینی بەدەر لە قەزای سۆران پێویستە ئێتیمان بە ڕەواندز تەنها ناوێکی قەزایە بەڵام لە خۆیدا بە گوند لە نێو حکومەتدا
هەژمار کراوە یعنی تعاملی حکوومەت بۆ ڕواندز وەکو گوندە بەڵێ چی بکرێت چی پێویستە یعنی تۆ قەزایەکی گەورە بەناو قەزایەک بکە شاری میری سۆران بێ لە پێش سۆرانیش دروست بە ڕواندز هەبوونی هەبووە کەچی نەخۆشخانەیەکی لێرەوانەیە زۆربەی بریندارەکانمان برینداری سەختەیە لە ڕێگای سۆران ڕواندز یان ڕێگای سۆران هەولێر کۆچی وای بکە بەداخەوە یعنی شوێنێک نییە کە بڵێ وڵای نەخۆشخانەیەک هەیە ئەمڕۆ پێویستی بەوەیە کە بریندارێکی مام ناوەندکەوە برینەکەی زۆر سەخت نیە دەبێت ئیلا بێتە سۆرە هیچ عیلاجی نییە ینی ڕواندز خراوە زۆر پژوێ خراوە لە ڕووی تەندروستی هیچ نەخۆشخانەیەکی لێ نییەکەوە بریندارێکی سەخت لە خۆی بری ینی عملیاتێکی بەسیت بیدەوی بێتە ڕێگای سۆرە باشە چی بە حکوومەت دەڵێی تۆ وەڵی بە حکوومەت بڵێم چی ینی دەڵێی تکایە تۆ لە ئیهتیمام بە ڕواندز بەڵێ چووکە ڕواندز یەک لە شارە هەر کۆنەکانی کوردستانە باشە بۆ ئێوەی گەنج پارکێکەیە ناوەڵە پارک نییە شار ئۆتەیەک پارک شار لێرە هەیە ئەویش تێگەی زۆر پارکەکی بێسەروبەر هیچ ئیتیمامیان پێ نەدەیە هیچ خزمەتیان بەو شارەی نەکردەکە گەنجەکە بێتاقەتە بی وەڕەزەبیت بچیت لێدانیشیت کاتە خۆش لەگەڵ برادێکی بەسەر بانی ئیسراحەتی گەنجان نییە تەنها ئەو پارکی شارەیە ئەویش هیچ ئیتیمامیان پێ نەدەیە وەکو پێویست باشە چ بکرێت بۆ ئێرە پارکەکە دەست پێ بکەین دواتمان بە سەوزایی بدەن بە هەلیکاردن بۆ گەنجان تێگەی ئێستا بە سەدان کەسەیە لێرە ناو بازاری بێ ئیشە وەڕەزەبی یعنی ئەو پارکی شارەی لێ ئەویش هیچ ئیتیمامەکییان پێ نەدەیە کە گەنجێک بچی لێ دانیشی ئیسراعەت بکە کاتەش خۆش لەگەڵ دوو برادێر بەسەر بە هیچ سەوزاییەکی هیچ پارکەی خۆش ئیتیمامیان پێ نەدەیە زۆرینەی دانیشتوانی دەڤەری سۆران دڵخۆشن بە هەنگاوەکەی وەزارەتی ناوەخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەکردنەوەی نووسینگەی پاسەپۆرتی سۆران ئەوان دەڵێن ئەم هەنگاوە هەنگاوێکی گرینگە نەخشە بێت لە تەواوی شار و شارۆچکە و قەزاکانی کوردستان لەگەڵ ئەوەشدا بەشێک لە هاوڵاتیانی ئەو دەڤەرە دەڵێن پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بیر لە کەرتی پەروەردە کەمی قوتابخانە کەرتی تەندروستی کەمی نەخۆشخانە گرانتی ڕێگاوبانەکان و چەندین کێشەی دیکە سەبارەت بە ژینگە کەمی سەوزایی لە دەڤەری سۆران بکاتەوە بەمەش هەم دەڤەری سۆران و خەڵکەکەی ئاسوودە دەبێ و هەمیش حکوومەت دەتوانێت کارێک بکات دڵخۆشی دانیشتوانی ئەو دەڤەرە و تەواوی خەڵکی کوردستانیش بکات تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەستێت